قورآانەکەشت بابا بزانم قورآانێکی کۆنە وایە؟ ئەرێ وڵا کۆنە نابینی پێ دەچێت ینی کۆم بێت کورد برا سی چار سەرکەون نییە دیوە بەدی کۆ بەرێوە بەرێ وڵا کەونە ئەدی ئەوە نارم سی چار سەر ئیش دەکەم 34 ساڵە لێرە ئیش دەکەیت لێرە ئیش دەکەم هەر لێرەشم بەخۆشت ماڵیت چەندە تەمەنت چل پێنج 1945 بله. دەکاتە 79 ساڵ تقریبا دەخە هەفتا و نۆ سال 1980 بەێ شەکەت چییە؟ شەکەم پاکەت فرۆشتنە باش کەسابەت کووە وڵی باش نییە الان پێشتا باش بەلایەنە باش نییە هەموو ڕۆژێ زوەک دەخینم لە قورئان پێش ئەوی دەست بە کارەکەت بکەیت پێش ئەوەی دەست بەکار بکەم جارێدا دەرسی قورئانەکەی دەخینم ئەو دەتبات ڕۆژ سێبەری لێدا دادنێ ویستەکەم ینی ماوەی چەند ساڵە قورئانەکە دەخوێنیت لەگەڵ کارکردنەکە؟ سێ ساڵە لەوەتی لێرە ما قورئان دەخینم قورئانەکەشت بابا بزانم قورئانێکی کۆنە وایە؟ ئەرێ وڵا کۆنە نابینی با بینەران ببینن هەندێک بەرزی بکەوە با کامێرەش دیار بیتم بەرگوشتەکانی پێ دەچێت ینی کۆم بێت کورد برا سی چار سەرکەون نییە دیوە بەدی کۆ بەرێوە بەرێ وڵا کەونە ئەدی مرتاحیشی کە سبەینان دێ سەر ئیشی ئەرێ وڵی الحەمدلله قورئانەکەی دەخینم دەرە بەتەمای خوای